ئەمە گەڕەکی 117ی باوەمردەی سەرووە لە شاری سلێمانی. ماوەی چەند ساڵێکە ئەو گەڕەکە گرفتی نەبوونی تۆڕی ئاوی خواردنەوەی هەیە و تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. بەهۆی نەبوونی تۆڕی ئاویش لە گەڕەکەکە ئاوی خواردنەوەی شارەکە ناگاتە ماڵان و هاوڵاتیان ناچار بوون بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەی ڕۆژانەیان بە تانکەر ئاو بکڕن. تقریبا 10 ساڵە لێرە تا ئێستا ئاوی خواردنەوەمان نییە. ئێمە تەنکەریان بۆ دابین کردوین بەم دەوری 700 ماڵ ئەبین 2 تەنکەریان بۆ دابین کردوین. وەختیان بە 10 ڕۆژ 12 ڕۆژ اینجا ئاومان بۆ دێ. خۆتان نەزانن ئاوی ئێستش ئەوەندە صحی نییە، بەڕاستی تەندروست نییە. ترسین ماڵ و مناڵمان وێران بێ لەم نەخۆشیە. یعنی بەڕاستی بەدەست بێ ئاوی و ئەناڵێنم ئەوە تەنکەرەکەی بە چای خۆتان بینیتانەوە زان وەزعمان چۆنە. يعني معقول نتوە لە ماوەی 15 ڕۆژە 3 تەنکەر ئاوکە لەبەرێ ئەسەر لە گەرمای هاوینان مۆبارڕیدا ئیشپیەکەی خۆشۆردن زۆر هەیە، گەرمایە، ئاوەکە کەمتر بەرگاگرێ، ئاوەکە زیاتر پێویستە. والله ئێستا بە حەسب خێزان کەوتووە. ئێستا من حالیان شخصی خۆم قەناعەتی بیستی ئاو لە تەنکەکە، ینی باخم کردو باخ والله ئەمڕۆ بە لەرزە تووسان کردو دەژێ هەمووی وشک بوو تێگەی، ینی کامی کە هیچ سەرفیاتی هەفتەی تەنکەری ئەبێ بکڕێ. بۆ زیاتر بە دوواداچوونی گرفتی ئاوی خواردنەوە لە گەڕەکی 117ی باوەمردەی سەروو خستنە ڕووی هەنگاوەکانی چارەسەرکردنی گرفتەکە بەڕێوەبەری ئاوی سلێمانیمان دواند. ئێمە هەموو جارە دووپاتیەکەینەوە ئەوەی کە حاضر و ئامادەیە تا ئێستا نزیکەی بای 50 ملیار دینار ئێمە دەرخستی ئامادەکارەوەمان هەیە بۆ گەڕەکانی کە تۆڕی ئاویان پێ نەگەیشتووە. هەنێ گەڕەکەی نەمانتوانێت تەنکەریشیان بۆ دابین بکەین، ئەگەر ئەمان تەنکەریان بۆ دابین کرابێ زۆر گەڕەکمان هەیە تا ئێستا نەمانتوانێت. لەگەڵ ئەوەشا ئێمە لەسەرمانە بەرزیکەینەوە بۆ سەر و خۆمان بۆ داواکردنی بودجەی تایبەت بەرزمان کردوەوە بۆ پارێزگای سلێمانی بۆ بەڕێبەراتی گشتی ئاواڕۆ بەخۆ جەناب دەزانین بەهۆی قەیرانی ئابووریەوە کە حکوومەتی هێرم پیا تێپەڕەبێت تا ئێستا زۆربەی لەو شوێنانە بەڕاستی نەمانتوانیەوە بە پێویست تۆڕیان بۆ دابین بکەین. وەک هاوڵاتیانی نیشتەجێی گەڕەکی باوەمردەی سەروو باسی لێوە دەکەن، هەرچەندە لایەنی پەیوەندیدار بە تانکەر ئاوی خواردنەوە دەگەێنێتە ماڵان، بەڵام بەشی پێداویستیەکانیان ناکات و لەبەر ئەوە هاوڵاتیان ناچار بوون بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان ئاوی خواردنەوە بکڕن. ئەم گرفتەش ساڵانە لە وەرزی هاویندا زیاتر تەنگیان پێ هەڵدەچنێت، لەبەر ئەوە چاویان لە هەوڵی لایەنە پەیوەندیدارەکانە کە پرۆژەی ئاوی خواردنەوە بۆ گەڕەکەکەیان بخرێتە بواری جێبەجێکردنەوە و کۆتایی بە گرفتەکە بێت. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.